بەناوی خۆی گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەیەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە بەکارهێنانی یاسا دەکەین بۆ مەبەستی حیزبی و سیاسی و بەرژەوەندی تایبەتی بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی لە تێفاتح فەرەز نووسەر و ڕۆژنامەنووس لە هەولێریشەوە بێستون سورچی ماستەر لە یاسا سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان تاوتوێم پرسە دەکەین. سەروەری یاسا ئەو چەمکەی زۆرترین سوکایەتی پێکراوە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە. پارتی و یەکێتی لە دوای ڕاپەڕینەوە بانگەشەی سەروەری یاسا دەکەن کەچی هەرخۆشیان ماوەی 26 ساڵە پێشێلی یاسا دەکەن و بەردەوام سوکایەتی بە یاسا دەکەن. سەروەری یاسا واتە ملکەشی هەوڵاتی و دەسەڵات بە هەموو دەسەڵاتەکانی و دامەزراوەکانی لەگەڵ سەرجەم فەرمانبەرانی لە هەموو ئاستەکاندا بە یاسا جێبەجێکراوەکان لە وڵاتدا بەبێ بوونی هەڵاواردن بۆ هیچ کەسێک لە جێبەجێکردنی حکمی یاسا بەسەریدا بە هۆکاری پلەپایە یان ئاین یاخود سامان. ئەوەی لە مێژووی ئەزموونی سیاسی هەرێمی کوردستان بوونی هەیە. هیچ کاتێک یاسا بە یەکسانی بەسەر هەموواندا جێبەجێ نەکراوە و دەسەڵاتدارانی هەرێم خۆیان لە سروی یاساوە بوون و یاسا تەنیا بۆ خەڵکی هەژار بووە. دەسەڵاتدارانی هەرێم لە دوای ڕاپەڕینەوە چەندین تاوانی گەورەیان دەرحەق بە خەڵکی کوردستان ئەنجام داوە کە بەشێکیان دەچنە خانی تاوانی دژە مرۆڤایەتی لەوانە بەرپاکردنی شەڕی ناوخۆ کە تێیدا هەزاران هاوڵاتی بوونە قوربانی. هەروەها هەرێمی کوردستانیان دابەشکرد بۆ دوو ئیدارە کە تاوەکو ئێستاش سیماکانی دوو ئیدارەیی بە هەرێمی کوردستانەوە بەردەوامە. هاوکات هێنانی سوپای بێگانە بۆ هەرێم و شکانی شکۆی دامەزراوەکانی هەرێم یەکێکی ترە لە تاوانەکانی یەکێتی و پارتی. سەرەڕای ئەم تاوانانە نەمان بینی ڕۆژێک دەسەڵاتدارێکی باڵای هەرێم دادگایی بکرێت. جگە لەوەش لە دوای ڕاپەڕینەوە ڕۆژ دوای ڕۆژ گەندەڵی بە شێوەیەکی ترسناک زیادی کردووە و بە ڕۆژی ڕووناکیش داهاتی نەوت و خاڵە سنووریەکان بەتاڵان دەبرێت. کەسیش نییە بەرپرسانی هەرێم دادگایی بکات. یەکێکی دیکە لە خەسڵەتەکانی سەروەری یاسا بریتیە لە جیاکردنەوەی دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری. بەڵام لە هەرێمی کوردستان هیچ کام لەم دەسەڵاتانە نەیانتوانیوە ڕۆڵی خۆیان ببینن. دەسەڵاتەکانیشان لێک جیا نەکراونەتەوە و حیزبیش لە سەروی ئەو دەسەڵاتانەوەیە. لە دوای ڕاپەڕینەوە پەرلەمانی کوردستان چەندین یاسای دەرکردووە بەڵام دەسەڵاتداران تەنیا ئەو یاسایانەیان جێبەجێ کردووە کە بەدڵی خۆیان بۆ و خزمەتی بە بەرژەوەندەکانی خۆیان کردووە. هەروەها پەرلەمانی کوردستانیان ناچار کردووە کۆمەڵێک یاسا لە بەرژەوەندی دەسەڵاتداران پەسەند بکات. یەکێکی دیکە لەو سوکایەتیانی دەسەڵاتدارانی هەرێم بە یاسایان کردووە بریتیە لە بەکارهێنانی یاسا و دادگا لە ململانێ سیاسیەکاندا. دیارترین نمونەش دەرکردنی فەرمانی دەستگیرکردن بوو بۆ نەوشیروان مستەفا لە ساڵی 2016 بە تۆمەتی تێکدانی ئاسایشی هەرێم. هەروەها فەرمانی دەستگیرکردن بۆ سەلیم شوشکەیی ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن یەکێک لە دادوەرەکانی شاری هەولێر. بە بڕوای شارەزایانی یاسایی هۆکاری سەرەکی سەروەرنەبوونی یاسا لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ باڵا دەستی حیزب بەسەر یاسادا تا ئەم دەسەڵاتش بەردەوام بێت یاسا شکێنی بەردەوام دەبێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کەک لەتیف بەخێر بێنین سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باس لەوە بکەین هۆکاری چیە کە یاسا زۆر جار بۆ مەبەستی حیزبی و بۆ مەبەستی تایبەتی بەکاردێنرێت لە هەرێمی کوردستانە. سڵاو لە ئێوە لە بینەرانی بەڕێزیم سوپاس کەناڵە بەداخەوە یعنیشی ئەگەر شێوازی پرسیارەکە بە شێوەیەتر بگۆڕین ئایا ئەو دەسەڵاتانەی کە دەبێ کۆمەڵگەڕێک بخەن و ڕێوشێنی ڕێخستنی کۆمەڵی کوردەواری دابنن و ڕێوشێنێک دابنن بۆی کە ئینسان لە کۆمەڵی کوردەواریە هەست بە ئارامی و تەناهی و ئاسایش و خۆخاوەنی بکە. ئەم دەسەڵاتانە بە کردەی لە خزمەتی ئینسانی کوردابوون لە خزمەتی مرۆڤی کوردابوونە دەبێ بڵێ نەکرد دەسەڵاتی دادوەری یاسا وانە کۆی دەسەڵاتەکانی تر بە جۆرە لە جۆرەکان دەسەڵاتی یاسادانانە دەسەڵاتی جێبەجێکردنە ئەوەندەی لە زیانی خەڵک شکاونەتەوە لەو
27 ساڵ لە حکومڕانی لە خۆبەڕێوەبەری وڵاتە ئەوەندە لە قازانجی ئینسانی کورد نەشکاونەتەوە. بۆیە بە بڕای من لەناو ئەم بارودۆخەیە دوای 27 ساڵ لە جۆرێک لە خۆخاوەنی هیچ ڕێوشوێنێک نەگیراوەتە بەر بۆی ئێوەم دەسەڵاتانە هەم سەربەخۆ بن، هەم لە خزمەتی ئینسانە بن، هەم بتوانن داکۆچی لە خودی ئینسان بکەن، لە خەونەکانی ئینسان، لە ژیانی ئینسان، لە هەرسوکەوتی ئینسان، لە ئازادی بیرۆڕای ئینسان، لە هەوڵێت تەقەلایەک بدەن بۆی کە ڕای گشتی لە کۆمەڵی کوردەواریە دروست بێ بۆی کە ڕێگری بکە لە ستەمکاری، لە نادادی، لە گەندەڵی، لە خراپبەکارانێنە دەسەڵات، لە خراپبەکارێنانی یاسا. ئەمانە هەموو پێویستی بە قسەکردنی زۆرە. بە بڕای من لە سەرەتای 92 کە هەم پەرلەمان دروست بوو، هەم حکومەتێرین دروست بوو، هەوڵی ڕامکردنی ئازادی درا، هەوڵی ڕامکردنی جیاوازەکان درا، هەوڵی ئەوە درا کە لە سایەی دەسەڵاتی یا حکومڕانی حیزبی بەو ئەندێشەی کە لە شاخەوات بۆ خوارەوە یا بەو خەیاڵی کە لە شاخەوات بۆ خوارەوە کە لە هەر لەسەرەتاوە بە 50 بەشی ئەم دەسەڵاتانەی کرد، هەوڵ درا دادوەرەکان، مامۆستایانی زانکۆ، ڕۆشنبیرەکان کە ئەمانە سێ توێژی گرنگی کۆمەڵن و لە توێژە گرنگەکانی گۆڕی کۆمەڵایەتین لەسەر ئاستی دنیا، ئەمانە ڕۆڵی گەورەیان بینیوە لە وڵاتانە بۆ گۆڕینی گۆڕ بوونە بۆ گۆڕینی کۆمەڵایەتی لە دۆخی خراپەوە بۆ دۆخی باش، لە دۆخی باشەوە بۆ دۆخی باشتر. نمونەی ئەوە لە وڵاتانی ئەسکەندنافی هەیە، لە ئەمریکا هەیە، لە ئەمریکای لاتین هەیە، لە ئەوروپا بەگشتی هەیە. مەسەن ئەو کێشم و ململانەیی دەسەڵاتی دادوەری ئەمریکا لە مەودای 200 ساڵا کردوێتی بۆی ئازادی بیرۆڕا، ئازادی ڕۆژنامەوانی، دروستبوونی ڕای گشتی و دەزوەرنەدانی دەسەڵات لە دۆسیەکانی دادگا و دەزوەرنەدانی دەسەڵات لە کاروباری دادوەران. ئەوە 200 ساڵ چشمی گەورەیان کردو تا ئەمریکایان کردو بەم ئەمریکایی ئێستا. لە ئەوروپاش زۆرێکار ئەو بەزمە هەبووە، لە تەنان ئەگەر بگرێتەوە بۆ زۆر کۆن لە وێنانی کۆنیشە ئەو هینا هەبووە. دادوەرەکان مامۆستایانی زانکۆ کە ئەو کات سەردەبە فەیلسوفەکان بوونە و ڕۆشنبیران کە ئەو کاتە بەشێکیان لە فەیلسوفەکان بوون و ڕۆشنبیر بوون و هەم مامۆستای زانکۆش بوون. ئەمانە کوردستان بارودۆخەکە چۆنە کە بەڕێز دەڵێم سێ چینە ڕۆڵی گەورەیان بینیوە، ئەی لاریم کوردستان بۆ بارودۆخەکە چۆنە؟ بۆ سێ چینە بۆ بۆ مامۆستای زانکۆ بۆ دادوەر. ویستمەوەت پێ بڵێم شێوازی ڕامکردن و دەسەمۆکردن لە کوردستانە دۆخێکی دروست کردووە، دۆخی زۆرجار ناوی سەید باسەکەن لە ئەدەبیاتی سیاسیە، دۆخی کۆیلەکردن، دۆخی بێدەنگکردن، دۆخی خەساندن، دۆخی بێ ئەرزشکردن. زۆر ناو چەمک و ئەویان لەو گروپ و لەو دەستە بژێروانە ناوەکە ئەمانە دەبێ ڕێبەرایەتی گۆڕینی دیدگای سیاسی، کۆمەڵایەتی، اقتصادی هەموو ئەو بوارانە بن کە ئینسان لە دۆخێکەوە گوازێتەوە بۆ دۆخێک. بە باوەڕی من کارکردن بۆ بە حیزبیکردنی دادوەرەکان وای کردووە کە سەربەخۆیی دادوەرەکان لەدەست بچێ و شکۆشیان لەدەست بچێ. وای کردووە کە دادوەرەکان نەتوانن، دادگا نەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ و دادگا نەتوانێت بە یەک چاو سەیری هەموو تاکەکانی کۆمەڵ بکە، کۆمەڵی کوردەواری بکات لە کرێکارێکەوە کە بەیانیان جادەکانمان بۆ پاکاتەوە تا ئاگاتە سەرۆکی حکوومەت کە بەیانیان لە درەنگە وەختاتێتە سەرکارەکەی کورسەکەی بۆ ڕێکە خەن و دانیشێ لەسەری و بڕیارنووسی و بڕیارە داوانە. ئەم گرفتە کە بە یەک چاو ناڕوانی لە ئینسانەکان و ئەم گرفتە کە بە یەک چاو دەسەڵاتی دادوەری جێبەجێناکەی هۆیەکەی چییە؟ هۆیەکەی ئەوەیە کە دادوەری ئێمە پەرکێش کراوە لە ناو دادگاکانەوە، لە پشت کورسە سەربەخۆگی خۆی پەرکێش کراوە بۆ نێو بارگاکانی حیزب. یالانی کەم ئاوا مامەڵەی لەگەڵاکراوە کە بحیزبێن دێ لەو دۆسیانی ڕابردووە ئەگەر لە نەوەتوێکەوە ئەو چیرۆکەکانی دادوەری بنووسینەوە ئەو هەموو چیرۆکانی کە بەدبەختی زۆریان بۆ بەدواوی خۆیانە بۆ کوردنەوە تووشی سەرسامیە بین، تووشی سەرسومانێکی گەورە بین. من ئەگەر نەگەڕێنەوە بۆ هەموو ئەو ڕابردووە تەنیا لەم دۆسیانەی ئەم دوادوایەوە دەست پێ بکەین هەندێک دۆسیە جوڵراوە کە دادوەرەکان و دادگا و ئەنجومەنی شورا لە بری ئەوەی کە ڕۆڵیان لە پێشخستنی کۆمەڵە هەبێ، ڕۆڵیان لە هۆشیاری ئەحزابی سیاسی و سیاسەکان هەبێ، ڕۆڵیان لە تێکدانی پەیوەندیە هەبێ. سپاس دەکەم. دواتر قسەی لەسەرەکەی گەرم و لای بەرزەکە بچین هەر لای کاک بێستون. کاک بێستون زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. ئەگەر
ئەگەر سەرەتا بەر لەوەی کە بچین سەر مەسەلەی بەکارهێنانی یاسا بۆ بەرژەوەندی حیزبی دەمەوێت لەوە دەست پێ بکەین کە بەڕێزیشت ماستەرکرد لەسەر مەسەلەی سەروەری یاسایە ئایا لە کوردستان شتێک هەیە یاخۆ شتێک ماوە بە ناوی سەروەری یاسا؟ بەناوی خۆی گەورە سلااو ڕێزم هەیە بۆ جەنابتان و میوانی بەڕێز و بینەرانی خۆشەویست. دیارە لە هەر وڵاتێکدا ئەو شتەی کە ئەو میکانیزمەی کە پەیوەندیەکان و نێوانی دەسەڵاتەکان و خەڵکو و لە نێوان خۆیاندا و دەسەڵاتەکان لە نێوان خۆیاندا دوجارێک دەسەڵات و خەڵک ڕێک دەخات بریتێ لە یاسا. ڕاستەخۆ بەو پرسیارە دەست پێ کرد سەروەری یاسا هەیە لە کوردستان. بەداخەوە دەڵێم من ساڵی پار بەهۆی خوێندنی ماستەرەکەم نزیکەی 300 فۆرمم ناو مەرکەزی شاری هەولێر تەوزیع کرد بۆی بزانین ئایا هاوڵاتیان تا چەند متمانیان بە دەسەڵاتی دادوەری هەیە، هەروەها چەند سەروەری یاسا لە کوردستان بە تایبەتیشدا پایتەختی کوردستان بوونی هەیە. بەداخەوە داتاکان ئەومان پێ دەڵێ کە تاکو ئێستا کۆمەلگای کوردی لە کۆمەلگا سەرەتاییەکانە تاکو ئێستا خێڵ و عشیرەت حکم دەکا، بەڵام ئەم خێڵ و عشیرەتە بەرگێکی نوێ بەبەرداکراوە ئێستا پێی دەوترێت پارتی سیاسی، پێی دەگوترێت بەرپرس، پێی دەگوترێت وەزیر، بەڵام بە هەمانمانە و بە هەمان ناوەڕۆک پرسیارێکی زۆر مجەڕەدمان کرد. ئەویش ئەوە بوو دوجار ئەو پرسیارانەمان تەفاسیل دایە، بەڵام پرسیارێک زۆر مجەڕەد ئایا تۆ پێ دوایە سەروەری یاسا لە کوردستان بوونی هەیە؟ بەداخەوە ڕێژەی 153 بەشداروان مطلقاً پێیان وا بوو کوردستان سەروەری یاسا بوونی نییە. لە بەرامبەردا پرسیارێکترمان کرد ئایا مادام وایە چەند متمانەت بە دادگاکان هەیە؟ ڕێژەکە زۆر سیرتر دەرچووکە بریتی بوو لە 159 بەشداروان پێیان وا بوو بە هیچ شێوەک مطلقاً باوەڕیان بە دادگاکان نییە و تا بۆشیان بکرێت پەنای بۆ دادگاکان نابن. ئەم ڕێژانە پێمان دەڵێت کە بەداخەوە لە کوردستان سەروەری یاسا ئەگەر هەش بێ لە ئاستێکی زۆر نزمە. بەڵێ هۆکاری چییە کە ئێمە دوای 27 ساڵ لە حکومڕانی کوردی شتێکمان نییە بە ناوی سەروەری یاسا کە بەڕێزت دەڵێ بە پێی و ڕاپرسیانەی کە بەڕێزش ساڵی ڕابردوو ئەنجامتان داوە شتێک نییە بە ناوی سەروەری یاسا؟ بۆ خۆی هۆکارەکانی زۆرە، ناکرێ ئێمە لە یەک هۆکار چڕیکەینەوە. کۆمەڵێک هۆکار هەیە، بەنمونە هۆکاری سەرەکیمان هەیە کە فراغی یاسایی و ئیشکالی یاساییمان هەیە. لە هەموو وڵاتێک بەر لە نووسینەوەی هەر یاسایەک پێویستیان بە دەستورێکە. بەداخۆ ئێمە دوای تێپەڕبوونی نزیکەی 28 ساڵ ئەم دەستورە هەر لە دایک نەبوو تاکو ئێستا، کە ئەمە ئیشکالە هەرە گەورەکەیە. ئەمە وا دەکات کە دەسەڵاتەکان لێک جیان نەبن، تا دەسەڵاتەکان لێک جیان نەبوون تێکەڵاو بە یەکتری دەبن، پێشێرکاری یاسایی لەلایەن دەسەڵاتەکان هەروەها لەلایەن خەڵکیشەوە جێبەجێنەکردنی یاسا و پێشێرکردنی یاسا ڕوودەدات. ئەمە خاڵێکی تر کە دەستورت نەبوو، سەروەری موسساتت بۆ دروست نابێ، موسساتی دەستوریت بۆ دروست نابێ، موسساتی یاساییت بۆ دروست نابێ. بەنمونە تۆ دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان لە هەموو دنیا پێچەوانەی هەموو دنیا لە هەموو دنیا دەسەڵاتی دادوەری، دەسەڵاتی تەشریعی، دەسەڵاتی تەنفیزی کە بریتە لە حکوومەتی هەرێم لە یەک ئاستدایە، بەڵام دەبینین لە هەرێمی کوردستان دەسەڵاتی دادوەری هەمان ئاستی نییە. چکە ئەگەر تەمەشای یاساکە بکەین، یاسای دەسەڵاتی دادوەری ژمارە 23 ساڵی 2007 دەبینین بەرپرس و بەڕێوبەری یامە ئەو بەشە ئەو دەسەڵاتی دادوەرە پلەکەی وەزیرە، پلەکەی وەزیرە، یعنی هەمان ئاستی نییە. هەروەها موسساتی دەستوری نییە، بەنمونە دادگای دەستوری نییە، محکەمەی ئیتیحادی محکەمەی باڵات نییە لە کوردستان. جا ئەگەر زیاتر بێتە خوارەوە موسساتەکان تێکەڵاو بوونە، حکوومەت ئیشی پەرلەمان دەکا، پەرلەمان ئیشی حکوومەت دەکا، حکوومەت ئیشی دەسەڵاتی دادوەری دەکا، دەسەڵاتی دادوەری ئیشی ئەو دەکات، تێکەڵ دەبێ، لەو فەوزایە دروست دەبێت کۆمەڵێک ئیشکالاتی قانونی دروست دەبێت کە دوجار بە ئیشکالی کۆمەڵایەتی اقتصادی سیاسی لێ دەکەوێتەوە. وەکو ئەو ژینگە سیاسێک کە لە کوردستان هەستی پێ دەکرێت کە بەرپرسێک، ئەندامێکی پەرلەمان، وەزیرێک دەسەڵاتی زۆر زیاترە لە دادوەرێک، کە ئەمە پێچەوانەی دنیایە. لە هەموو دنیا دادوەر دەتوانێت سەرۆکی حکوومەت، دەتوانێت سەرۆکی پەرلەمان، کامە سەرۆکی کامە وەزیرە دەتوانێت پەلچێشی بکە، حکمی بەسەردا بدات، لە پۆستەکەی دووری بخاتەوە تەنها دادوەرێک. بەڵام لە کوردستان پێچەوانەکەیە. بەنمونە ئەگەر بەرپرسێک یەک تەلەفۆن بۆ دادوەرێک بکات، چکە بە
تەسکی ئەو لەو شوێنە دانراوە ئەگەر هاتوو بەگوێی نەکرد ئەگەر هاتوو بەو شێوە بڕیارێنداکە نەیویست ئەوە لەوانەیە دادوەرەکە دوور بخرێتەوە. بینیشمان لە هەرێمی کوردستان کۆمەڵێک نمونەی وامان بینی کە هەندێک دادوەر تەدەخولیان کرد لە هەندێک قەزیەی کە تەمەسوشی دەکرد بە حەقی عام کە فەسادی ئیداری فەسادی دارایی لە ناو دەبرد بەهۆی ئەو قەزیانەوە بینیمان دادوەرەکانیان دوور خستەوە دادوەرەکانیان پەلچێش کرد ئەستان قەزیان بۆ دروستکردن لەنە هەموو ئەمانەش ڕێژەیەکی زۆر کەمی دادوەران دەبینین کە ناتوانن هەموو ئەو شتانێکە حزب پێیان دەڵێن هەموو ئەو شتانێکە مەسوولەکان پێیان دەڵێن تەنفیزی بکەن. بەڵێ سوپاس دەکەم بێستم کاک لەتیف ئەگەر بگرم لای بەڕێز سەبارەت بووی کە بەڕێزت باسی کۆمەڵێک دۆسی تازە کرد یاخو بابەتێکشی نووسی بوو بە تایبەتی لەسەر دۆسی مامۆستا سەلیم شوشکەی کە بەڕێزت باسە لەوە کردبوو کە گریانت بۆ سەروەری یاسا دێت هۆکارەکەی چێک کە بەڕێز وەکو نووسەر ڕۆژنامە گەیشتە و قەناعەتێک کە گریانت بۆ سەروەری یاسا لە کوردستان بێت. ئەزیزەکە مەزانی ئەگەر یاسا سەربەخۆ بێ خاوەنی خۆی بێ لەسەر پێی خۆی بوەستێ خزمەتێکی گەورە بە پرۆسی دیموکراسی بە پرۆسی گۆڕینی کۆمەڵایەتی بە پرۆسی گۆڕینی دیدگای سیاسی بە پرۆسەی گەشەکردنی ئاستی تاک لە دۆخێکەوە بۆ دۆخێترەکە یاسا سەروەری یاسا سەربەخۆیی یاسا خۆخاوەنی یەکێکە لە پایە گرنگەکانی گۆڕینی کۆمەڵگا لە دۆخی خراپ و بۆ دۆخی باش لە کوردستانە ئەمە زۆر پێچەوانەیە من ناڵێم دادوەرەکان دادوەری زۆر باشمان نییە دادوەری زۆر باشمانە بۆ کە ویستوێتی بە هەندێک کەس بدورێنێ لە بریۆی شانازی پێوکرێ ڕێزی لە بگیرێ دوور خراوە تۆ سزا درراوە ینی دەرکراوە لە شوێنەکەی خۆی لە شوێنەکەی بەڵام دادوەری شەبووە لەگەڵ جەلادا لەگەڵ بکوژە دانیشتووە کە جەلادەکە و بکوژەکە دەبێ بدرێتە دادگا دەبێ لێپرتینەوەی لێ بکرێ بە بڕیاری 405 و 406 دەبێ وەکو بکوژێک تەماشای بکرێ لەگەڵا دانیشتەوە شەو دانیشتن و حکایەتیان کردو و بە یەکەوە بوونێ ینی ئەم دادوەرە بە خەیاڵە نەهاتۆ کەمە ئەوەی کە لەکە لێ دانیشتۆ کەسێکە دەبێت بدرێتە دەرگا دادوەرمان هەبووە بە بڕیاری حیزب لە بارگای حیزبەوە پیان و تۆ دۆسیەیەک دروستکە بۆ فڵان کەس ئێمە لە بارودۆخێکی زۆر خراپین لە بارودۆخێکان لە ڕووی دادوەریەوە دەبێت گریانت بۆی بێ ئێمە نەک هەر لە یاسا دەبێت گریان ئێمە لە تەواوی سێکتەرەکانی بەڵین هینی کۆمەڵی کوردەواریە سێکتەری بەڕێوەبردنە سێکتەری جێبەجێکردنی یاساکانە سێکتەری یاسادانانە کێشەیەکی گەورەیە منەبوونی دەستورە کە من هەستەکەم ئامانج لە جێبەجێنەکردنی دەستور و نەنووسینەوەی دەستور و ڕانەگەیانی دەستور و ڕێگریکردنەوەی کە دەستور بێتە دی ئامانج لێی هێشتنەوەی ئەم بارودۆخە ناجۆرەیە کە بەڕاستی حیزبەکان بەشێک لە حیزبە دەسەڵاتدارەکان قازانجیان لێ کردووە تەنانەت سیناریۆ دروستکرا حتا دوای ڕووداوەکانیش ئێستا ڕووداوای ڕۆژە لاولێر ڕوویدا کاکەم 250 بەستراوە لەوەی بە دوواداچوونی بۆ بکەین خۆ ناکرێتەوە تۆ ئێستا قسە بکەی لەسەری یاسایەکەیە یاسای تیرۆر بەو یاسایە ئەسڵان ڕۆژێ دوای ڕووداوەکە دەدگای دژە تیرۆر بەیانێک دەرێکاڵێ نابێ میدیا هیچ قسەی لەسەر بکە بابە تۆ چۆن نابێ قسەی لەسەر بکە ئەمە مەرزەکارانە بۆ چوو ناوێ بۆ بە برینداری نەگیران بۆ کوژدان چۆن گەیشت ناوێ چۆن ترێک ئێمە سەرەتای ئەوەیە کە ڕای گشتی تێبگا لە مەوزوعە دەبێت ڕۆژنامەنووس و میدیاکار ئەم حەقەتانە بۆ خەڵک بوازنەوە بۆچی ئەمە ڕوویدا بۆی ڕوو نەداتەوە بۆی ڕوو نەداتەوە نەک بۆی کە بەڵام ئەوان لە بریەوەی کە ڕێگە بدەن دادوەرەکانیش کە ئەرکیانەوەیە دەبێت بە دوواداچوون بۆ بکەیت داواکاری گشتی دەبێت کەسانە بجوڵێن و دادوەرەکان بە دوواداچوونی بۆ بکەن دادوەرەکان و داواکاری گشتی لە مەوزوع نایەنە دەنگ نەگەر ئەوە تۆزانی زۆر جار دادوەرەکان بەشێک لەو دۆسیانە داپۆشن لەبری ئیشی لەسەر بکەن لەبری بە دوواداچوونی بۆ بکەن مەسەن ئێستا لە کوشتنی ڕۆژنامەنووسانە لە کوردستان لەوەداتەوە تا بیکەی سەردەشت ینی ئەگەر وا وەک پارێزگەکانیش لای بینین لە دۆک وەدات و لە هەولێر سەردەشت و لە گەرمیان کاوە گەرمیانی باشە کوا ینی ئەرچی دادوەرەکان و یاسایە بە دوواداچوونی بۆ بکە نەوەستێ لەسەری بێدەنگی نەکە بلانی کەم شەژمانگجارێ بە میدیاکان بڵێ بە دنیا بڵێ بە ڕای گشتی بڵێ ئەمە گەشتێتە ئێرە نییە ئەمە بۆیە بە بڕوای من
کۆی سێکتەرەکانی بەڕێوە بردن و یاسادانان و گۆڕینی کۆمەلگا لە وڵاتی کوردەواریە مایەی گریانە مایەی ئەوەیە کە خەمی بۆ بخۆی ئەسڵەن لە تەواوی دنیاە ئەو راپۆرتەکەی پێشتان هەندێشتی زۆر ئەوەی تیا بوو زۆر دقیقی تیا بوو دەبواە لەسەر شەڕی ناوخۆ دەبواە لەسەر دیلکوشتن دەبواە لەسەر سزادان لەسەر جلوبەرێک ئەمە لە زۆنی سەوزا دلی زەرد و لە زۆنی زەردا دلی سەوز و ئەم هەموو نادادیەی کرا دەبواە لەسەرمانە ئەحزاب هەڵوەشایەتەوە بدرایەتە دادگا نەگە عەزاب هەڵنەوەشاوەتەوە نەدراوەتە دادگا ئەو حیزبانە خۆیان دەستوەردان لە مەسەڵەن دادوەرێک ڕاستپێرن دۆسیە دروستکە لەسەر نەوشیروان مستەفای ڕەحمەتی ڕایەسپێرن دۆسیە دروستکە لەسەر مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین ڕایەسپێرن دۆسیە دروستکە لەسەر مامۆستا سەلیم شوشکەی لەسەر کەسی تر بەدووادا چون ناکە بۆی کە چیرۆکێک دروست دەکرێت یا چیرۆکێک ڕۆدا تونڕە و تیرۆریست و نازانم چی ئەگاتە قوڵایی شارەکانی ئێمە کە نازانین ئایا بە فیعلی ئەمانە تیرۆریست بوونە ئایا ئامادەکراون ئایا خۆیان وابوونە بەدووادا چون ناکە لەسەرەوەی کە کەیس ئێستا دۆسیێک لەسەر من و تۆ دروست کرێ بڵێنەوە دوو تیرۆریست لە کەناڵێکا قساکەن بەدووادا چون ناکە لەسەرەوەی کە چۆنە بێمە بە چی یاسایەکە مەینکە بەس بۆ دەرکەی وڕەتان چی بوو لەسەرەوەی مامۆستا سەلیم شوشکەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کە فەرمانی دەستگیرکردیشان بۆ دەرکرد بە تۆمەتی تیرۆر و داعش بوون من جملة وتفصيلا من پێم وایەوە سیناریۆنەوانە سیناریۆی زۆر خراپن بۆ تێکدانی پەیوەندی کۆمەڵایەتی و پەیوەندی سیاسین ئەسڵەن ئەو دادوەرانە خزمەت بەو هێزانەش ناکەن کە داوایان لێکەنەوە بکە خزمەت بەو هێزانەش ناکەن چونکە تۆ سیرکە ئەو دادوەرانەی ئەنجومەنی شورا کە تەمەنی سەرۆکی هەرێمیان درێژ کردەوە لە کاتی خۆیان لە دژی پەرلەمانوانە ئەوە خزمەتیان بە دۆخی سیاسی هەرێمی کوردستان نەکرد ئەسڵەن پەیوەندی حیزبە سیاسەکان هەرێمی کوردستانیان بەرەو خراپتر بن دۆخێکیان ڕەخسان کە پەیوەندی سیاسی خەریک بۆ هەڵبوەشێتەوە و نەتیجەکەش ئێرەوە بووکە ئێمە نەمانتوانین نە لە ریفراندۆما یەک دەنگیەک دروستکەین نە دوای ریفراندۆم نەبینە ئەو چۆلەکە پەڕووباڵکراوەی کە پەنجاوێک لە سەدی خاکی کوردستان لە دەست نەدەین ئەمە ئەگەر بعد بایە و ئەنجومەنی شورا بە ئاوەزەوە مامەڵەیان بکردایە و نەتونایەتەنە ئەو پرۆژە سیاسیەوە و دەستیان نەبردایە بۆ پرۆژەیەک لە بەرخاتی کاک مەسعود یا لە بەرخاتی هەر کەسێت کاک مەسعودیش نەبێ دەستیان نەبردایە بۆم پرۆژەیە من بڕواکەم زۆر شتەیە ڕووی نادا لە دواترا سەرۆکی پەرلەمان ڕێگری لێ ناکرا ریفراندۆم بەو شێوەیە دروست نابوو 150 خاکی کوردستان لەدەست نادرا وەزیرەکانی گۆڕان نانێترانە ماڵەوە حکومەت تووشی ئەو شەلەل و ئیفلیتی و بەدبەختیە نابوو بەڵێ سوپاس دەکەم دەتەگەڕێم مولای بەرز کاک بێسمەگە بگەڕێم مولای بەرز سەبارەت بە مەسەلەی سەروەری یاسا و بەکارهێنانی یاسا بۆ بەرژەوەندی حزبی بەتایبەتی ئەوەی کە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو ئەوەی کە فەرمانی دەستگیرکردن بۆ مامۆستا سەلیم شوشکەی دەرچوو بوو بە تۆمەتی داعش و تیرۆر و پێشتر لە 2016 بە تۆمەتی تێکدانی ئاسایش فەرمانی دەستگیرکردن بۆ نەوشورا مستەفا دەرچوو بوو و پێشتر لە دادگا سەدر عوسمان کە ڕۆژنامەنووس بوو وەکو تیرۆریستێک دواتر ناسێنرا ڕای بەرزت لە سەرەم دۆسیانە و پەیوەست بە سەروەری یاسا چییە؟ بۆ خۆی فەلسەفەی جیاکردنەوەی دەسەڵاتەکان بۆ ئەوەیە کە ئەو حاڵەتە دروست نەبێت لە هەموو دنیا هەلەو کاتێک کە مۆنتسکیۆ باسی کرد کە پێویستە دەسەڵاتەکان لێک جیابن پێویستە دەسەڵاتی دادوەری لای کەسێک بێت یاسادانان لای کەسێک تەنفیزی لای کەسێک چکەگرات و هەرسێ دەسەڵات لە یەک دەست کۆبەوە ئەو کاتە هەر بۆ خۆی دەبێتە حاکم و هەر بۆ خۆی دەبێتە یاسادانەر و هەر بۆ خۆشی یاساکان جێبەجێ دەکاتن ئەلەو حاڵەتە دیکتاتۆریە دروست دەبێت وەسەرەتەکانی دیکتاتۆریە دروست دەبێت هەر بۆ کە لە کوردستان سەری هەڵداوە کێشەکە لەوەیە بە نمونە تۆ ئەگەر هات و کێشەیەک ڕوودەدات تاوانێک ڕوودەدا زۆر ئاساییە کەسێک تۆمەتبار بکرێت بە پێی یاسا بە پێی میکانیزمێکی یاسا گومان لە فلان کەس دەکرێت کە دەستی هەبێ هانی دابێ هەرچێک کرد بێ یارمەتی دابێت نازام ڕاهێنانی پێکرد بێ ئاساییە بە پێی یاسا تۆ کەیسێک دەکەیەوە دەسەڵات لە ڕێی دادگاوە جا لە ڕێگای دادوەری داواکاری گشتیەوە یاخود لە ڕێگای موسساتی ئەمنیەوە دۆسیەک دەکرێتەوە بە پێی یاسا لێکۆڵینەوە دەست پێ دەکرێت نەک پێش ئەوەی کە تۆ دۆسیە بکرێتەوە پێشەوە لێکۆڵینەوەی سەرەتایی بە دیار بکەوێت تۆی ڕاستەوخۆ لە تۆمەتباری شۆنا ڕاستەوخۆ تاوانباری بکەی بڵێ فلان کەس تاوانبارە فلان کەس داعشە فلان کەس ئەمە هەمان ئەو ڕۆڵی دادگا دەبینێ تەنها ئەمە کاری دادگا بڕیار بدا چێ پەیوەندی بە داعش وەیە چێ تیرۆریستە چێ تاوانبارە
بەڵام ئیشی دەستگا ئەمنیەکان بریتە لە تۆمەت بارکردن بە نمونە ئەگەر هات و کەسێک گومان کرا بەڵگە هەبوو بەڵگەی پێویستە و بە پێی میکانیزمێکی یاسایی دۆسیەک دەکرێتەوە بەڵگە تەبلیغی بۆ ڕەوان دەکرێت کاکە تۆ تاوانبار نا تۆمەتباری چکە قاعدەیەکی قانونی هەیە کە لە دەستوری زۆری وڵاتانی هەموو دنیا چەسپاوە ئەویش ئەوەیە المتهم بەریء حتى يثبت ئیدانەته تۆمەتبار ئەستۆی پاکە تا ئەو کاتەی ئیدانە دەکرێت چی ئیدانێ دەکات دادگا ئیدانێ دەکات بەچی ئیدانێ دەکات بە بڕیارێکی کە دەرەجەی قەتعی وەربرێت دەبێت مەراحلی تحقیق پێپەر بوو بێ بڕیاری دادگا دەرچوو بێ مەراحلی دادگا تەمیزە یاخود هەرچیەکە پێپەر بێ بڕیارێکی دادگا دەرچوو ئینجا دەسەلمێنرێ فلان کەس تۆمەتبار نیە تاوانبارە بەڵام کێشەکە ئەوەیە لە کوردستان دەستگایەکی ئەمنی ئیشی دادگا دەکات کێشەکە لەوە سەرچاوە دەگرێت بەڵێ یعنی چۆن ئێستا دەستگای ئەمنی لە کوردستان ئیشی دادگا دەکات ئیشی دەستگا ئەمنیەکان بریتە لە کۆکردنەوەی بەڵگا و ناردنی تەبلیغ بە دوای ئەو کەسێک کە تۆمەتبارە بەڵام ئیشی دادگاکان بریتە لە لێکۆڵینەوە لەو بەڵگانەی کە دەستگا ئەمنیەکان کۆکیان کردەوە 2000 بڕیاردان ئایا ئەو بەڵگانە کیفایەتە بەشی ئەوە دەکات کە کەسێک پێ تاوانبار بکرێ بەشی ئەوەی دەکات ئیدانێ کەسێک بڕیاری لەسەر دەربچێت کە فلان کەس تۆمەتبار نیە تاوانبارەوە کەواتە دەستی هابووە لەو تاوانەی کە ئەنجام درراوە جا تاوانەکە بە چاپۆشی لەوەی کە هەر تاوانێک بێت بەڵام کە دەستگایەکی ئەمنی دێ خۆی بڕیاردا فلان کەس داهەشا کەواتە ئەو ڕۆڵی دادگا دەبینێ ئەی باشە کەواتە بۆچی دادگاکە هەڵناوەشێنەوە کە لە کاتێکدا دەستگایەکی ئەمنی بتوانێت بڕیار بەسەر خەڵک بدا هەرخۆشی بەر لەوەی تەبلیغی بۆ بنێرێ چکە خۆ ئەگەر هاتوو مەراحلی تحقیق بڕا شێوەیەکی یاسایی بەرمونە کەسێک تۆمەتبار کراوە دەوێت کەم جار تەبلیغ بکرێت 2000 ئەمە قەبزی بۆ دەردەچێت ئەگەر هاتوو کەسێکە پلەیەکی سیاسی هەبوو پێویستە موافقی ئەو دەستگایە وەربگیرێ ئینجا لێکۆڵین و لەگەڵی دەست پێ بکرێت بەڵام ئەگەر هاتوو موافقە نەدرا لەلای ئەو دەستگایە تۆ ناتوانانی یەک مەرحەلەی تحقیق لەگەڵ ئەو کەسە ئەنجام بدەیت لەبەرەوەی ئەو کەسە پلەیەکی سیاسی هەیە پێویستە بە دەستوری یاسا دیاری کردووە ئەگەر هاتوو کەسێک لە پلەی ئەندام پەرلەمانە وەزیرە پێویستە پەرلەمان حەسانەکەی لەسەر هەڵبگرێ ئینجا تۆ بتوانانی تحقیقی لەگەڵ بکەیت بەڵام تۆ کە هێشتا حەسانەکەی لەسەر هەڵ نەگیراوە تحقیقی لەسەر نەگرا تۆ بڕیاریش بەسەردا دەدەیت ماڵوێرانەکە لێرە دەست پێ دەکات کە سەروەری یاسا دەکەوێتە ژێر پرسیارێکی یەکجار گەورە بەڵێ سوپاس دەکەین کاک بێستون بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 950 194 36 37 فانسینێت
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڕێزان کاک بێسونە گەبگەرم و لای بەڕێز سەبارەت بۆی کە بەڕێز وتت ئێستا لە هەرێمی کوردستان دەستگای ئەمنی ڕۆڵی دادگا دەبینایی دەبێت ڕۆڵی دادگاکان چی بێ بۆ منە نەهێڵن دەستگای ئەمنی ڕۆڵی دادگا ببینێ یاخۆ ڕۆڵی دەسەڵاتی دادوەری بۆ منە لە دۆسیەکەی مامۆستا سەلیم بەر لەوەی کە بەڕوبەری ئاسایی شەوری لە خۆی دەڵێ بۆ منە مامۆستا سەلیم شوشکەی داعش ئەو تۆمەتەی بۆ دروست دەکە بەبێەوەی کە دادگایەک لای بکاتەوە ئەی ڕۆڵی ئەنجومەنی دادوەری دادگاکان دەبێ هەڵوێسیان چۆن بێت لە بەرام تەداخولەی کە بۆ دادگا و یاسا دەکرێت. من دیسان دەگەڕێمەوە خاڵی سەرەتای کە باسم کرد. ئێمە دەبێت سەیری ئەوە بکەین ئایا دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی تا شوێ پڕ دەکا و ئەم یاسایی کە دەسەڵاتی دادوەری لەسەر دروستووە چۆنە. ئێمە کێشەی گەورەمان هەیە لە خودی یاساکە کە زۆربەی کات دەست و پێی دەسەڵاتی دادوەری کۆت دەکات. ئەمە یەک. خاڵی دووەم لە چوارچێوەی ئەو دەسەڵاتی کە دەسەڵاتی دادوەری و دادگاکان هەیەە دوجار لەوێشەوە پارتە سیاسیەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکان تەنانەت یعنی تەنانەت شێخ و عەشیرەت و ئاغا و نازانم مەلا تەنانەت ئەوانەش کاریگەریان بەسەر دادگاکان زۆر جاران دروستوە بە تایبەتتریش کەساتیا حزبیەکان و سەربازیەکان هەروەکو لەوەی کە لەو توێژینەوە ئەکادیمی کە ئەنجام داوە تەنانەت 159 بەشداروان دەڵێن دەسەڵاتەکان ئەسڵەن زیانین و زۆرینەی هەرە زۆریان پێیان وایە کە هۆکاری سەروەری یاسا نەبوونی سەروەری یاسا لە کوردستان دەگەڕێتەوە بۆ خودی دادوەرەکان چونکە دوجار ئەوە دادوەرەکانن قبولی ئەوە دەکەن کاریگەریەک لە دەرەوەی دادگا بەسەرێندا هەبێت یاخود نا. چکە کێشەکەمان ئێمە دوو کێشەیە یعنی لە دوو لاوە سەیر بکەن هەم لە ڕووی یاساییەوە ئیشکالمانەیە هەم لە ڕووی خودی دەسەڵاتی ئەو دەسەڵاتی کە هەیەە وەکو خۆیان جێبەجێ ناکەن. لەلایەک تریشەوە داواکاری گشتیمان هەیە دیسانەوە ئەویش لە زیاتیەوە وەکو بەشێک بێت لە دەسەڵاتی دادوەری بۆتە بەشێک لە دەسەڵاتی جێبەجێکردن کە ئەمە هەر جگە لە کوردستان لە دنیا شتیوانیە کە داواکاری گشتی بەشێک بێت لە دەسەڵاتی جێبەجێکردن. جا ئیشی دەسەڵاتی دادوەری لەم حاڵەتانە ئەوەیە کە بە شێوەیەکی بێلایەنانە تەماشای هەموو دۆسیانە بکە کە دەکرێتەوە چونکە دوجار هەبوونی بەڵگا مانای ئەوە نییە یان هەبوونی لێکۆڵینەوە مانای ئەوە نیە کە کەسەکە تاوانبارە. زۆر جاران دەستگا ئەمنیەکان بەشێک لە بەڵگەکان کۆ دەکەنەوە بەڵام دادگا قەنەعاتی پێ نایەت کە ئەم کەسە تاوانەکەی ئەنجام دابێت قەنەعاتی وایە کە ئەوەندە بەڵگە بەس نییە بۆ ئەوەی کەسێکی پێ تاوانبار بکرێت. کاری دەسەڵاتی دادوەری کاری لە پێشینە ئەوەیە کە بیسەلمێنێ بۆ خەڵک کە دەتوانێت لە سەرجەم کەیسەکان بە تایبەتیش کەیسە سیاسیەکان کە ببێ و توێژنێ من ئەنجام داوە کەمترین خەڵک متمانێ بە دادگاکان هەیە لە کەیسە سیاسیەکان زۆربەی کات پێیان وایە کە دەسەڵاتی پارتە سیاسەکان زۆر لە دەسەڵاتی دادگاکان زیاترە هەروەکو نزیکەی 162 هاوڵاتیان پێیان وایە دەسەڵاتی دادوەری لەژێر دەسەڵاتی پارتە سیاسیەکانە لە کەیسە سیاسیەکان کە ئەمە داتایاکی زۆر خەتەرناکە کە ئەو ڕێژە بەرزەی خەڵک پێی وابیتن کە دەسەڵاتی سیاسی کە کاریگەری بەسەر دەسەڵاتی دادوەریوێ بۆیە پێویست دەکاتن کە بۆ خەڵکی بسەلمێنن کە دەتوانن بە بێلایەنانە وەکو دەسەڵاتێکی سەر بەخۆ کاری خۆیان ئەنجام دەن و ڕای بکەن. باڵ سپاس دەکەین کاک بێسون کاک لەتیف گەڕێم و لای بەرز وتەدا و دۆسی مامۆستا سەلیم دۆسیەکی سیناریۆکە ئەرکی بۆ منە و سێن توێژی کە باسی کرد مامۆستایانی زانکۆ دادوەران ڕۆشنبیران دەبێت چی بێنون لە دۆسیەکی هاوشێوی وەکو ئەوەی مامۆستا سەلیم. ئەزانی کە باسی ئەو توێژانم کردیا دەستەبژێری کۆمەڵگا لەو توێژانی کە ڕۆڵیان هەیە لە ینی بگۆی ناو کۆمەڵگان قسەکەری ناو کۆمەڵگان ڕۆشنبیرانن دادوەرانن مامۆستای ئینسان کۆن ئەمانە لەو دۆسیە جیاجیانەیە کە بەداخەوە
باسەوە کرا کە هەرخۆی دەسەڵاتی یاسادانان لە وڵاتە زۆر جار وای کەوتۆتەوە کە لە خزمەتی بابرین ئەحزابە دەسەڵاتدارەکانە بێ حیزبە دەسەڵاتدارەکانە بێ ئەو حیزبانەیە بێ کە حکومڕانی ئەم وڵاتەیە جونگە ئەساسیەکانی وڵاتیان بەدەستێ بوون منە هێزی سەربازی پێشمەرگە هێزی تەنایی دەستگای دژە تیرۆر نازانم ئەو دەستگایانی کە هەن جگەلەوە سەرۆت و سامانی وڵاتەشان لەژێر دەسایە ئەمە دەبێ هێزگەلێک هەبن لەناو کۆمەڵگەیە لەناو کۆمەڵی کوردەواری ئەم هێزە دیاجیانە ئەم دەستە بژێر دیاجیانە ئەم نوخبە کۆمەڵایەتی دیاجیانە چاودێر بن لە نەبوونی سربەخۆی دادگاکانە لە نەبوونی بڵین دیموکراسیەتی ڕاستەقینەیە ئەم گروپانە چاودێرن بەسەر چۆن میدیاکاران و دەسەڵاتی چوارەمی پێڵن کە ئەسڵات دەسەڵات نییە چاودێرە بەسەر دەسەڵاتەکانی ترەوە ئەدەبێ ئەم هێزانە چاودێر بن بەسەر جم و جۆڵەکانی دەسەڵاتەوە لە بۆ گوتم لە دۆخی ئاوەگەمی ئیسە هەیە لە وڵاتی کوردەواریە بەداخەوە ئەگەر ئەم هێزانە هێزی کارابوونایە دەبایە لە نمونەی ئەوەی کاگنەشوانی ڕەحمەتی ئەوەی مامۆستا سەلاحەدین محەممەد بنادینی ئەوەی کە کاک سەلیم شوشکەیی دەبایە لە زاخۆ تا کفری ئەم گروپە دیاجیانی نێو کۆمەڵی کوردەواری خەڵکیان هۆشیار کردبایەوە کە داوای زانیاری زیاتر لەو دادوەرە و لەو دادگایە بکە کە ئەم کەیسانە ئاجوڵێنیە ئەم دۆسییان ئاجوڵێنیە بۆی بزانن ئایا ئەم تۆمەت دروستکردنە ئەم تۆمەتدانە پاڵە ئەم تاواندانە پاڵە ئەمە تۆمەتدانە پاڵێکی حیزبی سیاسیە مەرامێکی حیزبی سیاسی لە پشتێوەیەتی یان لە بنەڕەتە ئەمە حقیقەتێک تایە چونکە ئەگەر حقیقەتی تیانە بێ و ئەم دادوەرەیە ئەم دادگایە ئەمەی بۆ لە خزمەتی حیزبێکی سیاسیە لایەنێکی سیاسیە دەستگایەکی تەناهیە دروست کرد بێ دەبێت ئەو دەستگا تەناهی ئەو حیزبە سیاسی بخرێتە ژێر پرسیارەوە ئەو بام بکرێ ناچار بکرێ بۆی کە یعنی دادوەرەکان و داواکاری گشتە بێ داوای ڕوونکردنەوە لەوان بکەن چۆن ئەکرێ تۆ بەبێ بەڵگا بەبێ هیچ دەکۆمنتێک بەبێ هیچ سەرچاوەیەکی زانیاری بەبێ هیچ ئەدلەیەک کارکتەرێکی سیاسیە کارکتەرێکی پەرلەمانی یا کارکتەرێکی کارە لە کۆمەڵی کوردەواریە دۆسیەی بۆ دروستکەیت و تاوانباری کەی نەک تۆمەتبار تاوانی بۆ دروستکەیت چونکە تۆ زانی ئەو یاسایی کار 2 ساڵ جارێت درێژەکرێتەوە کە دەوایە نەبووە ئەسڵەن هەیە کوردستان پێویستی بە یاسای تیرۆری هەرێمی کوردستان هەرێمی کوردستان کۆمەڵی کوردەواری کۆمەڵێکی تیرۆریست نییە سروشتی کۆمەڵی کوردەواری لە هەر چوار پارچەی کوردستان سروشتی کۆمەڵێکە کەستەمی لێکراوە کە نادادی بەرامبەر کراوە کە چەوساوەتەوە کە ئازادی وتنی لێ قەدەغە کراوە کاکە دوێنێ لە تورکیا پەرلەمانتار لەسەر گۆرانی وتن بە کوردی لەسەر گۆرانی وتن بەسەر پۆیە خەڵک حکم دراوە ئەمە ئەم کۆمەڵەمە کۆمەڵی ئەوە نییە تۆ بێ یاسای تیرۆری بۆ دەکەی ئەمە کۆمەڵێکە دەبێ یاسای بۆ دەرکەی بۆی لە تیرۆر بیپارێزی نەک تیرۆ یاسای تیرۆر و بارەزوی خۆ دەم یاسای بەکاربێنی بۆ یاسای لە ماوەڕات بارەزوی خۆی بەکاری ناولایەن یاسایەکی زۆر خراپە یاسایەکی زۆر خراپە ئەسڵەن پەرلەمان دەبێ یەکێ لەو شتە لە بری ئەم یاسایە دەبایە شەڕی پەرلەمان و پەرلەمانتاران لەسەر وایان وڵاتە دەستوری هەبوایە باش لە وڵاتە بە پێی دەستور هاوڵاتیەکانی ئینسانەکانی تاکەکانی پارێدرەوەن خۆ لە ئەسڵا لە دەقە ئاسمانەکان و لە دەقەکانی ئەرزیشان لە فەلسفەی یۆنانیەوە تا ئەمڕۆ ئینسان معیار لكل شيء أو مقياس لكل شيء إنا خلقنا الإنسان في أحسن تقويم خم لسر إنسانة خم لسر شتي تنية باشا بس خرابك يا سيد تيرور لتي داك برزوت خود لقلوان أتواني زور بأساني دصلات یا دەستگاتەنایەکان زۆر بە ئاسانی خەڵکی پێڕاو بکەن زۆر بە ئاسانی زۆر لاستیکیە ئەتوانن بە ئاسانی تۆمەتی تیرۆر بۆ هەر کەسێک دروستکەن کە بیانێ ئەتوانن لە قسەکردنی من و تۆیە سەرچاوەی تۆمەت سەرچاوەی تاوانبارکردن بۆ تیرۆر بدۆزن لە قسەکردنیەوە بە ڕێزای لە قسەکردنی تۆیە لە قسەکردنی منە لە نووسینی وتارێکە بێن ڕیشە بدۆزنەوە بیانوو بدۆزنەوە بدۆزنەوە بیان بڵێن کاکە بە پێی ئەم بیانوانە بەپی ئەم قسانە ئەم کابرای تیرۆریستە باشەمە بۆ تەسفی حسابات بەکاراتوە لەو کاتی کرد 2006 یاسایەمانێ تۆ میدیاکاری لە کەناڵێکە ئیشەکەی
و کۆمەڵ میدیاکار و کەناڵی تریشن دەستگای سندیکای ڕۆژنامە نووسانیشێ نازانم هینی میترۆشێ ناوەندی میترۆشێ و سەنتەری میترۆوانە بڕۆ پرسیار کە بزانە بەکار هاتووە بەکار ناتوە بڕۆ پرسیار کە بزان لە پەنایەمەوە چیرۆگەلی جیاجیا دروست کراوە دروست نەکراوە بۆیە بە بڕوای من کاکە لە نەتیجەی ئەم یاسایەیە زۆر جار هەندێک شت کراوە کە نابێ بکرێ لە نەتیجەی ئەم یاسایە دەستگای دژە تیرۆریا هێزێکی تەناهی چۆتە سەر خەڵک کوشتێتی بەبێەوە داوای لە بردن بکات دوای یاساکە ئەوە بوو یاساکە بیان و بۆ بۆی کە ئەمە بکرێ لە کەرکووک لە چەمچەماڵ لە هەولێر لە شوێنی تر لە سلێمانی ئەم حاڵەتانە ڕووی داوە ئێمە ئەگەر هەر چیرۆکەکانی کوشتن و بڕین کۆکەینەوە کتێبێکی گەورەمان بەدەستەوە بێ لەسەر چیرۆکانی کوشتن و بڕین کە ئەمە ڕووی داوە بۆیە بە باوەڕی من دەبێت ئێمە بین بە پەرلەمان بخینە ژێر پرسیاری ئەم یاسایە بۆ دەرەکات چی ئامانجەیە لە درێژکردنەوەی هەردوو ساڵدارێکی ئەم یاسای بەبێەوەی کە هەموار بکرێتەوە بێەوەی ناقشەیە کاندێک هێزی دەرەوەیەکێتی و پارتیش ئەم جارە بۆ نمونە دەنگیان بەمیا درێژکردنەوەیدا جان ڕخنەت هەیە لەو حیزبانەی کە لە دەرویەکێتی پارتی بۆ نمونە لە ئەسڵا حەزەکەم بزانانی ئەخکەی باسی ئینسانمان کرد معیار و کولی شەی ئەمە سۆفستایانە نییە ئەمە قسەیەکی سۆفستایەکان نییە بۆ ئازادی ئینسان و ئینسان ئازادی ڕایە و چیۆکا بکە نه قسەی ئێمە لەسەر ئەوەیە ئەم حیزبانەکە لە پەرلەمانە نوێندایەتی خەڵکەکەن باشە نوێندایەتی خەڵک چییە؟ نوێندایەتی خەڵک ئەوەیە کە داکۆکی لە ئینسان بکەیت باشە لەبەر یاسایەکە کە بارەزوی خۆی دێتوانێ من تۆ تۆمەتبات کە بەڕێزێکی تر تۆمەتبات کە بە تیرۆریست و بیانووی داعش بوونەوە بداتە پاڵی ئەمە ئەرکی پەرلەمانتار و پەرلەمانەوە نییە ڕێگری لێ بکاتەوە شەر لەسەر ئازادی ئینسان بکە ئێخۆ ئەلەوێەوە نوێنەرەکانی تۆ نوێنەرەکانی گۆڕان نوێنەرەکانی یەکگرت و نوێنەرەکانی حیزبەکانی تر بەرپرسیارن وەکەوەی نوێنەر ئەوەی کە دەنگیشی نەکردووە ئەوەی کە قسەشی نەکردووە ئەوەی کە دەنگیشی بە بەڵێ پێ نەداوە ئەویش بەرپرسیارە چونکە دەبێت شەڕی لەسەر بکات ناو پەرلەمانە دەبێت ڕێگە نەدا ڕاستە زۆر جار کەمینە و زۆرینە یاسایەک تێپەڕێنەیە درێژە کاتەوانە بەڵام دەبێت دوای کە دەرچوون بەیاننامە دەرکەن بڵێن بە پێی ئەم یاسایە بەیانی ئەگەر خەڵکێک گیرا خەڵکێک تۆمەتی تیرۆری دایە پاڵ چیرۆکی سەر دروستکرا بۆی کە سەرکردەیە کە لە ئەسڵا بڕای بە ئەوەیە کە وڵاتە بەرەو پێشەوە بڕوە بەڵام پێڵێ ویستێتی کۆنسڵەکان بتەقێنێتەوە دەبێن پەرلەمانتانە بەیاننامەیەک دەرکەن بڵێن ئێمە بپرسیار نین کە بەیانی ئەم دەستگایەکی تەناهی ئەم دروست کرد دادوەرێکم یاسایی دروست کرد ئەو پەرلەمانتانە بەرپرسیارن کە لە بریەوەی خەمی ئینسان بخۆن چون دەنگیاندا بە یاسایەکە نابایە دەنگیان کردای سپاس دەکەم کاک بێستون ئەگە بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی سەروەری یاسا لە کوردستانە تا چەند بۆ نمونە ئەو تاوانانی کە ئەنجام دراو لەلایەن دەسەڵاتدارانەوە ئەگەر یاسا سەروەر بە دەبوو ئەوان دادگای کرابانە بۆ نمونە ئەوەی کە بۆ نمونە تاوانی تا چەندێک شەڕی ناوخۆ بادەردانی سامانی وڵات بە تاوانبردننی داهاتینەوت دەچێتە خانەی تاوانی دژە مرۆڤایەتی خۆی شتێک بڵاوە لە ناو خەڵگاوی ژەوێ دەڵێن یاسا تەنها بۆ فەقیرە بەڵێ خۆی لە ئەساسدا یاسا بەر لەوەی بۆ خەڵکی ئاسایی و هاوڵاتیان بێ بۆ دەسەڵاتەکانە بۆ دەسەڵاتدارەکانە بۆ ئەو کەسانەیە کە تەنانەت بۆ ئەو دەسەڵاتەشە کە یاساکە دەردەکات بۆ پەرلەمانیشە بۆ دەسەڵاتی دادوەریشە بۆ دەسەڵات جێبەجێکردن و حکوومەتیشە بۆ هەموو دەستگا ئەمنیەکانیشە یاسا فەلسەفەی بوونی یاسا بریتە لە ڕێخستنی پەیوەندیەکان تۆ کە دەڵێن فلان وەزیر فلان و ئەندام پەرلەمان فلان کەس فلان هاوڵاتی تاوانێکی ئەنجام داوە تاوانەکە بریتە لەوەی کە لە یاسا لای داوە لەبەرچی یاساکە ئەوەی بە جەریمە داناوە لەبەرەوەی زەرەر بە کەسێشتر دەگەیێنێ بۆ نمونە تۆ کەسێک هێرش دەکاتە سەر کەسێشتر برینداری دەکات بە نمونە یاخود دەچی ماڵەکەی دەدزێت ئەمە تاوانە بە پێی یاسای سزادانی عراقی و حکمی هەیە و حکم دەدرێت لە دادگاکان بەڵام ئەگەر هاتوو وەزیرێک ئەگەر هاتوو بەرپرسێک ئەگەر هاتوو کەسایەتێکی سیاسی هات لایەکی ئەو وڵاتەی تاڵان کرد ئایا یاسا هەمان حکمی بۆ ئەو هەیە نەخێر حکمێکی زۆر قورستری هەیە بۆ ئەو چونکە ئەو تاوانێکی ئەنجام داوە بەرامبەر کەسێک نا بەرامبەر هەموو هاوڵاتیانی کوردستان ئەنجامی داوە بۆیە سزاکەی ئەو زۆر لەوە قورسترە کە کەسێکی ئاسایی دەچێت ماڵی هاوڵاتیەک دەدزێت سزاکەی بۆ ئەو زۆر قورسترە یاخود کەسایەتیەک کە دەچێت بڕوانامەیەک تەزویر دەکات بە نمونە لە ڕێ ئەو بڕوانامەوە موچەیەک وەردەگرێت ئەمە تاوانە ئەنجامی داوە دوجار بەڵام کێشە ئەوەیە لە کوردستان یاسا تاوەکو ئێستا تەنها لەسەر خەڵکێک جێبەجێ دەکرێت کە هیچ پشتیوانیەکی سیاسی کۆمەڵایەتی نییە بۆ نمونە ئەگەر هاتوو کەسێکی ئاساییش بێ بەڵام
ئاسایشبی بەڵام ئەگەر هاتو خزمێکی مەسوول بێ کەسایەتێکی عسکەری پرگیری بکات زۆر بە ئاسانی لەو کەسێک کە تێدایە تاوانی ئەنجام داوە پێویستە حکم بدرێت زۆر بە ئاسانی بە حکمێکی کەم لێ دەردەچێت پێچوانەوە ئێمە تاکو ئێستا لە ئەزمموی کوردستان نەمان بینی وەزیرێک مدیر عامێک بەرپرسی دائیرەیەک کە گەندەڵی لەسەر ئاشرا دەبێت لە میدیاکان بڵاو دەکرێتەوە فلان کەس فلان وەزیر فلان ئەوەندە گەندەڵی کردووە بەڵام تاوەکو ئێستا نەمان بینی یەک لە دادگاکانێک لا بگرێتەوە بڵێن فلان وەزیری پێشوو ئێستا لە زیندانە. بەڵێ بە بۆ چوونیەوە دەسەڵاتداران نێرێم تاوان دیژە مرۆڤایەتیان ئەنجام داوە لە ماوەی ئەو 27 ساڵەوە دادگا و یاساش لە بەرامبەریاندا بێدەنگ بۆ چوونیەوە بە کورتی بێ سوپاس دەکەین. بەڵێ بۆ نمونە ئەنجامدانی شەڕی ناوخۆ ئەمە تاوانی دژی مرۆڤایەتیە تاڵانکردنی سامانی سەرزەوی و ژێرزەوی ئەو وڵاتە تاوانی دژی مرۆڤایەتیە برسیکردنی ئەم میلەتە کە لە کاتێکدا داهات هەیە بەشی هەموو ئەوانە بکات برسیکردنی ئەنقەستی میلەتەکەی خۆت ئەمە تاوانی دژی مرۆڤایەتیە بەڵام بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخە ئیقلیمی و نێودەوڵەتی کە لە ئارادا لە ناوچەکە ئەگەر دەکرا لە ڕێگەی دادگا نێودەوڵەتەکانەوە کەیسیان بەسەر بکرێتەوە بەڵام بەداخەوە بارودۆخەکە و ئاراستەی بەرژەوەندیەکانی هێزە ئیقلیمی نێودەوڵەتەکان وا دەخوازێ ئەم دەسەڵاتە بەردەوام بێ لە کارەکانی خۆی. بەڵێ زۆر بە کورتی خولەکێک بۆ بەڕێزت چارەسەر چییە بۆ ئەم بێیاسایی کە بەڕێز وتر لە کوردستانە سەروەری یاسانیە دەبێت چی بکەین بۆی کە لە کوردستانە یاسا سەروەری بە کورتی بێ سوپاس دەکەین. بە کورتی پێویستمان بە دانانی دەستورێکە بەر لە هەموو شتێک دەستورێکی مەدەنی گشتگیری ڕێک دوو گەڕاندنەوەی جیاکردنەوەی دەسەڵاتەکان تەنفیزی و تەشریعی و یاسا قەزایی هەروەها هەسانی پارتە سیاسەکان بە ڕۆڵی سەرەکی خۆیان کە ئەو پڕیتوانە بەکار بخن لە ڕێگەی دەستگاکانیان لە ڕێگە ئەندام پەرلەمانەکان لە ڕێگەی وەزیرەکانیان لە ڕێگەی ڕاگەیانەکانیان لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیەوە کە زەخت لەو دەسەڵاتە بکەن بۆەوەی لێ ڕابێنن بۆ جێبەجێکردنی یاسا و سەروەریکردنی یاسا لە هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەم کاک لەتیف خوڵێکیش بۆ ئێوە پێ دوای ئێمە ڕۆژێک لە کوردستان بێ بتوانین دەستی حیزب لە یاسا دوور بخینەوە یاخود چارەسەر چیە بۆ بارودۆخە بێیاسایی کە ئەمڕۆ لە کوردستان هەیە. هەڵبەت من ئینسانێکم بە سروشت گەشتبینم من بڕوام وایە بەڵێ ڕۆژێکێت ئەو بەڵام ئەم ڕۆژە کێرەنگ خەڵک بە 27 ساڵەوە تاڵانی دەکرێت بیاسایی دەکرێت شەڕی گۆڕینی کۆمەڵگا یا شەڕی گۆڕینی دیدگای سیاسی لە ئەمریکا و ئەوروپا لە هەندێک شوێن چەند ساڵێکی کەم ویستۆ بەڵام لە هەندێک شوێن 100 ساڵی ویستۆ یعنی بەڕاستی با تۆزێک ئەوە بین ئێمە دەست و پەنجە نەرمەکەین ئێمە دارەکە لێ دەین مەرج نییە خۆمان لە بەرەکەی بخۆین ڕەنگەنەوەکانی داهات و لێ بخۆین ئێمە شەڕەکەکەین لەسەرەوەی کە ڕۆژە لە ڕۆژان دەسەڵاتی دادوەری سەربەخۆ بێ ڕۆژە لە ڕۆژان ئەم کۆمەڵی کوردەواریە کۆمەڵێکی کوردەواری بێ لە ناو مێژووە بێ لە دەرەوەی مێژووان نەبێ دادوەرەکان خاوەن پایە و شکۆی خۆیان بن دادگا خاوەن پایە و شکۆی خۆی بێ لە بارگای حیزبێکەوە بڕیار نەگیرێ خەبات شەڕ لەسەر ئەماکەین بە 10 ساڵیەتە دی بە 15 ساڵیەتە دی بە 20 ساڵیەتە دی کەم ئەبینەوە زیاد دەکەین کە بە یاسای تیرۆر لێمانە گیرێ لێمانە کوژرێ لێمان ڕاوەندرێ بەڵام ئەمە کۆتایی نایە ئەمە شەڕێکی بەردەوامی ئێمەیە من بڕواکەم ئەگەر ئێستا ئەم لەم بەردوایان بەرنامەی تۆ دەدادوەر لە کوردستانە دەگەر دەدادوەر ئەم بەرنامەیان بۆ زۆر کوتی قسەیەک بۆکەم ئەگەر دادوەر ئەم بەرنامەیان دیبێ و دوایەم بەرنامەی تۆ لە ڕێگەی فەیسبووکەوە پەیوەندیەک بکەن بڵێن چیمان کردو لە مەودای 27 ساڵە لە ناشرنی زیاتر شتێکی باش نەکراوە تەنانەت نەتوانرا ئەوانەی کە بڕیار بوو دەستگرتن بەسەر بیرنەوتەکانە بڕیار بوو دەستگرتن بەسەر ئەرزی گشتیە گرد و تەپۆڵکە و شوێنەکانە ئەمانە دەستیان لا برێ و بگەڕێنەوە بۆ مڵکی ببنەوە مڵکی گشتی لەمانەیە سەرکەوتونە بوون لەشتی زۆر بەسیتە سەرکەوتونە بوونە بۆیە حەقە بە خۆیان بچن خۆیان حساب لەگەڵ خۆیان بکەن. زۆر سوپاس بۆ بەڕێز لەتیف فاتح فەرەز نووسەر ڕۆژنامەس کە لە سۆی سەرەکی لەگەڵ مامەوە بەڕێز بێستون سورچی ماستەر لە یاساکە لە هەولێرەوە لەگەڵ مامی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ کارم تا بەرنامەی تەخواتەنەوە. زۆر سوپاس بۆ تو.